سڵاو هاوڕێیان، ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر بۆ دەیانەوێت لە شوێنەکەی لابدەن یان بۆ بریارەکە دەرچوو کە لە شوێنەکەی دەربکرێ. ئەم بابەتە لە دوێنەوە زۆر لە سوسیال میدیا بەڵاو بوویتەوە، تەنانەت ئەو فەرمانی دەرکردنی یان گۆڕینی لە شوێنەکەی ئەویش بڵاو بوویتەوە. ئەسلی بابەتەکە بەم شێوەیە کە زانیاریەکان لە قۆڵایی بنەماڵەوە پێم گەیشتوون. بابەتەکە لەسەر ئەمە بووە کە درۆنێکی ئێران ماڵی ئەو هاوڵاتیە بە ناوی موسا دەکەوێت خۆی و خێزانی شەهید دەبن. ئەوە ڕاستی شەهیدە لەبەر ئەوەی لە ماڵی خۆی دانیشتووە. ڕژێمی سێدارە، ڕژێمی دکتاتۆر لە ئێران خەڵکێکی مەدەنیان کردوتە ئامانج کە شەهید دەکرێن و خەوی خێزانی. ئومێد خۆشناو شتێک بڵاو دەکاتەوە بە توندی، هێرش دەکاتە سەر ئێران و عێراق، ناویشیان دەهێنێ، بڵاوی دەکاتەوە. دوای ئەوە بە سەعاتێک قونسڵی ئێران لە هەولێر پەیوەندی بە وەزیرێکی مەسرور بارزانی دەکا کە ئەو وەزیرە لە خەتدایە لەگەڵیان، پێی دەڵێ ئومێد شتێکی وای کردووە، ئەمە لێتان خۆش نابینەوە و هەڕەشەی لێ دەکا. هەڵبەت بنە ماڵی بارزانی و مەسعود و حکومەتەی کوڕەکەی زۆر لە ئێران ئەترسن. ئەو وەزیرەش پێ دەڵێ یەک کاتژمێر کاتم بدێ هەموو شتێک چارەسەر دەکەم. قونسڵەکە دەڵێ نابێ، ئیتر ئەو پارێزگار بێ. ئەو وەزیرە پەیوەندی بە مەسرور دەکە، مەسرور پێ دەڵێ هەر ئێستا پێ بڵێ لە ماڵی خۆی دانیشێ. ئەو وەزیرەش پەیوەندی بە ئومێد دەکە، ئەڵێ لە ماڵی خۆت دانیشە و تەواو. تەمام پێش ئەوەی پەیوەندی بە مەسرور بکە، پۆستەکەی ئومێد پێڕەش دەکاتەوە و پەیوەندی دەکە. ڕۆژی دوایی ئومێد دەچیتە لای کوڕێکی مەسعود بارزانی و دەی دەپارێتەوە، ئەڵێ تکاتان لێ دەکەم، عەفوو بکەن، من ئەنفیعالم گرتبوو، ئەو حادیسەیە ڕۆیدا، ئەو شتەم نووسی بوو. ئومێد خۆشناو شتێکی باشت کرد کە هێرشت کردە سەر ئەو جیهاتەی کە لە عێراقە کە حەشدی شەعبی تورکمانیە کە هەموو پارتی ناوێرێ ناویان بڵێ. حەشدی شەعبی تورکمانی لەگەڵ گروپێکی تری حەشدی شەعبیە، نازانم حزبوڵڵا یا نازانم وەڵڵی ناوەکەی چییە، ئەمانەن هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان. سەرانی پارتی و بارزانی ناوێرن ناویان بڵێن، هەروەها ئێرانیش بوو. ئیتر دەپارێتەوە لای کوڕەکەی مەسعود، نەک مەسرور کوڕێکی ترە، پێ دەڵێ تکاتان لێ دەکەم، بمبەخشن، هەڵام کردووە. ئەوش دەڵێ باش، من قسە لەگەڵ مەسرور دەکەم، بڕۆ ماڵەوە. ئێوارە جوابی نابێ، ڕۆژی دوایی جوابی نابێ، بەڵام دیارە قسەیان لەگەڵ کردووە. شانسی ئومێد شەڕەکە وەستا. ئومێدیش نامەیەک بوو مەسرور دەنێرێ، ئەڵێ گەورم چی بکەم، شتەکانم تەسلیمی جێگەرەکەم بکەم میان بڕۆمە دەوام. ئیتر مەسرور وەڵامی نابێ، بەڵام پێی دەچێت، پێیان وتووە لێت دەبەخشین و شانست هەبوو کە شەڕەکە وەستا، لە شوێنی خۆت لەوانەیە بمێنی. ئەمە ئەسلی بابەتەکەی ئومێد خۆشناوە. لێرە زۆر گرنگە بۆ ئێمە کە بزانین ئەم شەڕی کە ڕۆیدا ڕاستە کوتایی نهاتووە، ئێستش کوتایی نهاتووە. وەستاندنی شەڕە بۆ ماوەی 2 هەفتە چی لێ دێ. بەڵام بەگشتی من دەڵێم دەسەڵاتی کوردی زۆر ترسنۆک بوون کە نەدەوێران بە قسەش ناوی ئێران بڵێن. ئێران هەموو شتێکی کرد. سەیری وڵاتانی کەنداو بکە، ڕاستە ئەوانش وەڵامی ئێرانە نەدا بە چەک، بەڵام هێرشی توندیان بە ڕێگای ئەعلامەوە لەسەر ئێران دەکرد و ناوی ئێرانیان دەهێنەوە، هەموو شتێکیان دەکرد. بەڵام ئەمانەی ئێمە زۆر ترسنۆک بوون و زۆر ترسان و ناتوانی ناوی ئێران یان حەشدی شەعبی بڵێن.
ئەمە بە کورتی بابەتەکەی ئومێد خۆشناو بوو.